پرۆژه یاسای چاکسازی کە لایەن پەرلەمانەوە دەرچێنرا و لایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە بەرەبەر چاوگرتنی تێبینیەکان نی خەڵکی کوردستان و فەرمانبەران و چینکێژەکان گەڕێنرانەوە چەند مادەیەکی و ئەوڕۆکەش پارچەندی دانیشتن و ئەوڕۆژ کۆبنەوەی هەردوو لێژنەی یاسایی و دارایی دانیشتن گەیشتنە ئەوەی کە قسە و باسییان لەسەر ئەو مادانەکرد و راپۆرت ئامادە کراوە هەچەندە ڕاو تێبینی جیاوازش هەیە دەربارەی موچەی پلە باڵاکان کەم کراوەتەوە بۆ ئەو نسبەی کە پێشووتر هەیان بووە کەم کراوەتەوە اختیاراتیش هەیە بۆ ئەندامانی پەرلەمان لە خولی ئێستا و داهاتوش کە خەیار هەیە کە موچەکەیان کەم دەکرێتەوە و یاخود بگەڕن سەر ئیش و کارەکانی خۆیان یان خەیاریە هەر ئەندامیش پەرلەمان بێتن دەتوانی خاننشینی خۆی ڕەت کاتەوە. و دەربارەی دەرماڵەکانیش گەڕاندراوەتە حکوومەت بە پێی یاسا بە پێی ڕێنمایەکان جێبەجێ بکە و ئەو دەرماڵەن کە یاساینە لەلایەن حکوومەتەوە ئیشی لەسەر دەکرێت و بۆی ببڕێت. خانشینانیش موچیان لە 400,000 دیناری کەمتر نەبی لە سەرەتای ساڵی نوێەوە لە 1 2019 جێبەجێ بکرێت.